ئەم کاتتان باش و ئێوارەتان باش بینەران و بیسەرانی کەناڵی هیوا. خۆشحاڵم لە پرۆگرامێکی ڕاستەوخۆ لە بەرنامەی دیالۆجی هیوا لەگەڵ هاوڕێم شەماڵ عەلی ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم بەرنمەیە و هەروەها لە چوارچێوەی زنجیرەیەک بەرنامە وەک لە ماوەی ڕابردوو چەند بەرنمەیەکی تر بەڕێوە چوو لە بەرنمەکانی کەناڵی هیوا تایبەت دەبێ بە پێشوازی لە یەکی ئار و تەوەرە و بابەتەکانی پەیوەست بە بارودۆخی کرێکاران و پەیوەست بە سیستەمی سیاسی و ئابووری لە ئاستی جیهانی و لە ئاستی ناوەخۆیی گفتوگۆ و دەردەشەی لەبارەوەکەین. لە بەرنامە و لە پرۆگرامی ئەم شەوماندا کە تیایدا چەند تەوەریەکی سەرەکی دەبێتە گفتوگۆمان لەبارەی یعنی یەکێ لە تەوەرەکان بەگشتی بریتی دەبن لە هەڵکشانی بارگرژی و شەڕی هەژمونداری سەرمایهداری داژیکاری ئۆکرانیا و کوردستان بە نمونە لەبارەوە گفتوگۆ دەکەین و هەروەها لە تەوەری دووەما گفتوگۆی هەڵکشانی هەژاری و بێکاری و خراپتربوونی ژینگەی کار، هەروەها هەڵکشانی ناڕزایەتی و دروستبوونی بزافی کۆمەڵایەتی تازە و تایبەتمەندیەکانی دواتریش گفتوگۆ لەبارەی ئەرچی تێکۆشانی نێونەتەوەی لەیەکی ئایاری ساڵی 2022 دەکەین. دەتوانین بڵێن ئەمانە تەوەر و یان سەردێری بە شێوەیەکی گشتی خاصیت و ئەو تایبەتمانیانە دەبن کە ئێمە لە یەکی ئایارە پێشوازی ئەەکەین و ئەم تەوەرە سەرچیانە چوارچێوی گشتی بەرنمەیە و هاوکات بە جۆرێک لە جۆرەکەم تەوەرانە ڕاستەخۆ وەک ئەڵقەیەکی بەیەکتر گرێدرا و لە سەردەمی لیبراڵەتی نوێی سەرمایهداری دەبینین. وەک دەبینێن ئەڵکشانی بێکاری و خراپتربوونی ژینگەی کار، شەڕ و بارگرژی و پێشبڕچەی خۆ پڕچەکردن، هەڵکشانی بودجەی وەزارەتە ئەمنیەکان و کەمبوونەوەی بودجەی وەزارەتە خزمەتگوزاریەکان و دواتر وەرگەڕانی ڕۆڵی دەوڵات بۆ دەوڵەتی پاسەوان یان ئەوەی پێی دەوترێ جۆرێک لە حکوومەتە کۆمپرادۆرەکان، ئەو کات هەڵکشانی ناڕزایەتی کۆمەڵایەتی کە خۆی دەبینێتەوە لە ئێستادا لە ئاسی جیهانی و ناوەخۆی کوردستانیش لە بزافێکی گەورەی کۆمەڵایەتی. بەکشتی لەم تەوەرانە دەبنە چوارچێوەی بەرنامە. شەماڵ سڵاوت لێبێ. سڵاو تۆشیوە، زۆر سپاس هەربژیت پێش وەخت پیرۆزبایی یەکیار لە خۆمان و لە هەموو بینەرانەکەم ئومێدوارم ئارێکی سەرکەوتوو شکۆدار چاوەڕێمان بکە و ئومێدوارم ئەو کار و فعالیەت و هەڵسوڕانی کە ئەکرێ بۆ پێشوازی لە یەکیار ئەمساڵ سەرکەوتوتر و شکۆدارتر لە جاران بتوانێ یەکیار بنەخشێنێ. من پێم خۆشە بەوە دەست پێ بکەم هیوا بەرنامەکە پێم خۆشە شتێک سەبارەت بە یەکیاری کوردستانم بۆ باسکی بەرلەوەی کە بچینە ناو و باسانەوە کە کردو منی شتێک بۆ باسەکەم لێرە لە سویت قەرار وایە چی بکرێ و چیەکرێ ئامادەکاریەکان. زۆر باشە. پێشەوەی بچینە سەرتەوەری یەکەم ئەمەوەکو مەدخەڵێک بۆ بەرنامەکە خراپ نییە. لە ڕاستی شەماڵ لە هەرێمی کوردستان بەگشتی بەهۆی ئەوەی کە تەوقیتی یەکی ئایار دەکەوێتە ناو جەژنی قوربانەوە بەشێک لە جەژنی ڕەمەزان، ئەمە کاریگەری لەسەر با بڵێن یادکردنەوەکە دروست کردووە و لە هەندێک شار و شارۆچکەکان کاری بێکەوەی لە ڕاستیە کراوە بۆ پێشوازیکردن لە یەکی ئایار و بەگشتی لە ڕاستی لە ئاستی هێزە چەپەکان، یعنی گفتوگویەک لەبارەی یەکی ئارێ لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ئیجتیماعی لە ڕاستیە ئەمە بابەت نییە بۆ گفتوگۆ. تەنانەت لە ئاستی سەندیکاکانیش لە ڕاستیە ئەمە نەبووتە پرسێک، یعنی لە ڕاستیە لە بۆنەیەک کە من لە ڕاستیە کەمتر بۆ یەکی ئایار بۆ هەشتی مارس و بۆ ئەم بۆنە نێونەتەوەیانە لە ڕاستیە خۆم شخصیان کەمتر بابەتی پیرۆزبایی و ئەمانە بەم ئاراستەیە بە من پێم وایە یعنی زیاتر ئەمە ڕۆژێکە ڕۆژێکی نێونەتەوەی ڕۆژی بەرەنگاربوونەوە، یعنی بەجۆی لە زۆرەکان بنەمای مێژووی ئەم ڕۆژانە خۆ دەزانی شەماڵ لە من زیاتر بنەمای یعنی گیان لە دەستدانی سەدان کرێکار و ژن و یعنی مەرگەساتە لە ڕاستیە، بەڵام هەندێک جار لە لای ئێمە بەجێ لە جۆرەکان ئەم بۆنانەش
لە بنەما جەوهرەکەی خۆی بەتاڵ کراوەتەوە لە 8 مارس هەندێزار کورد دەکرێتەوە لە مەسەلەی گوڵدا بەشکردن و پیرۆزبایی یەکترن و هەندێک ڕێوڕسمی جلی ئاڵوواڵای کوردی و پێیەکی ئاریشە لە ڕاستی هەندێجار خەڵک هەندێکینم بینیوە سەردانی بنکەکانی یەکیشتر لە دیمەنی ساڵانی ڕابردووەوە بوو تەنانەت هەندێک لە هێزە چەپەکان هەندێک لە برادرانی خۆمان دەچون لە کارگەکان شیرینیان دابەشە کرد ئەمانە لە ڕاستیە یعنی زۆر بەعدیەیە دەکرێت گفتوگۆی لەبارەوە بکەم بەداخۆ لە کوردستان تا بە ئێستا یعنی یادکردنەوەیکی سەرتاسەری نییە قرار وایە لە 28 مانگ لە 28 مانگ هەندێک لە خۆپشاندار و ناڕەزایەتیەکان بڕێوە بچن یعنی بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێنەوە ینی تابلۆکەیە ڕاستە بەرحاڵ ئەزانم کە دۆخی کوردستان بە تایبەتی لە ڕەمەزان و جاتۆڵی جەژنە نازانم هێشتا جارێ زۆر معلومیش نییە یەکەم ڕۆژی جەژن یەکیار یەکەم ڕۆژی جەژنە بێ یاخود ئاخر ڕۆژی ڕەمەزانە بێ شا جارێ دیار نییەوە کەس نازانێ بەرحاڵ مانگ بینین و شتەیە بەڵام بە هەر سوورەت وازانم کە بەگشتی لە کوردستان ئەم بۆنانە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو دۆخەوە کە خەڵک تیاژی و بەگشتی کۆمەڵگای تایە و جۆرێک کەم تەرخەمی و یاخود کەمکاری کۆمیستەکانشی پێوە دیارە لە ڕاستی ئەوان نیە کە هەر لۆمەی دۆخەکە بکەینوانە بەهەر حاڵ سوید و ئەوروپا بەگشتی بەتایبەت سوید ئەم ساڵی ئینتیخاباتە هەڵبژاردنە عادەتەن لەم ساڵەیە حیزبە چەپەکان سۆشیال دیموکرات و حیزبی چەپ و ئەوانە زۆر کاری بایەخ بە یەکی ئارەدەن زۆر هەوڵەدەن کە خەڵکیی زۆر کۆبکەنەوە ڕێپێوانی جۆر بە جۆرەکرێ لە چەند جێگا ڕێپێوانەکرێ چەند جێگا کۆبوونەوە ئەکرێ بەیانیان بە یادی ئەو کارگەرانەوە کە چوون لە ئیسپانیا کاتی خۆی لە شەڕی ئیسپانیا شەڕی ناوخۆی ئیسپانیا کۆمەکیان بە بەرەی نەیاری پاشایەتی کردووانە مواجیانیان لە دەستدا بڵێن بۆنێک بەوە سازە درێ پاشان ڕێپێوانەکرێت دواتر کۆبوونەوەیەکەکرێت لە باخێکی گەورەی ناوشارە گۆڕپانێکی گەورەی ناوشارەکە هەر تۆزێکیش بڵێن خەندەدارە و باخە ناوی کۆنسترێت گۆردنە ینی باخی مەلیک باخی پاشا کاتی خۆی لە پاشا سنراوەتەوە کراوە بەوەی ئەنجایسە حیزبی چەپ بە تایبەتی ئیسرائیلی هەیە هەموو ساڵێک هەر لەو باخەیە بەیەکی ئار یاد بکاتەوە بەرحاڵ ڕاستیەکە ئێمە ئەو گروپی ئێمە و ڕێکخراوی ئێمە لە هوسوی لەگە ڕەتێکی هەژار نشین و بڵێن پەناهەندە نشین و خارجی نشینی شاری ستۆکۆم بڕیارماندام سا سەرباری ئەو بەشداریە یەشی ئاربەرینە ناو گەڕەکەوە ینی پێمان وا بوو کە پێمان وایە بەڕاستی ئەم یەشی ئارە لە سەرجادەکان و لەو ڕێپێوانە بە تایبەتیان وا وەشکاشی تێکەڵەکری تر لە هەنێک ڕێپێوان هەیە لە ئەوروپاکە ڕستنی مامی عەلیان بەرزەکردەوە جاران لە بەرەوەی بە حسابەویش هەر لە بەرەی چەپا بۆ کاتی خۆی بە جۆرێ بار حاڵ مەبەستم وەیە کە یەشی ئا زۆر بۆن و بەرامەیەکی تری گرتووە لەوەی کە ئەم جەژنێکی چیناتیوانە بێمە بەم اعتیبارە پێمان وا بوو کە بینەوە ناو گەڕەکەکان و لەگەڵ کارگەران لەو شوێنانە کە باسێک سەبارەت بە ڕێکخراو بوونەوەوانە کەمەوە باس سەبارەت بە خەباتی کارگەری لە هەموو جێگایشی تر کەمترە لەوێ ئێمە ڕێپێوان و خۆپیشاندان و گربوونەوەیەکی ئارکەین تایشی ئار دووبارە بە خەڵکانێکی زۆرتر ئاشنا بکەینەوە خەڵکانێکی زۆرتر فرسەتیان ببێ بەشداری بکەن من تۆ زیازانم کە یەشی ئار ڕۆژی هاوپشتی نێونەتەوەی جیهانیە جیهانی چینی کارگەرە ڕۆژی خەباتە لە یادەوەریەکەوە سەری هەڵداوەکە یادەوەریکی زۆر بڵین بەشێکەتوانێت تاڵ بێ گەرچی ڕیاداوەریی خەباتکارانەیە بڵین دەستگی کردنی ئەدامکردنی چوار لە ڕابەرانی بەرجەستەی کارگەرانی ئەمریکا ساڵی 1940 ئەمە شتێکە کە ئەمە یەکی ئاری لێ کەوتوتەوە لێدا کەوتووە بەڵام بەم اعتیبارە وەکو بۆنەیەکیش وەکو جێگایکی شکە و ڕۆژە جێگای خۆشی و پێکەوە بوون و هاو ئاهەنگی چینی کارگەر و ڕۆژی نیشاندانی ینی ڕۆژی خۆشیش بێ ڕۆژی هەر تەنها ڕاستە ڕۆژی خەباتە بەڵام ڕۆژی دەربڕینی خۆشیشە ڕۆژی دەربڕینی بڵین کامەرانیە ڕۆژیەوەی کە ئێمە پێکەوەین و
دەست لە ناو دەستی یەکاینوانە بێ کامەران بێ بەم ڕۆژەوە شانی ئەوەیە کە وەکو هەر بۆنەیەکی تری کۆمەڵایەتی ئەو جێگایە بگرێت کە خەڵک بە خۆشی یادی بکاتەوە بێتە یادێکی خۆش ئێمە بڕیارمانداوە لە ئەو گەڕەکەی خۆمە لە هوسلێرە و کارە بکەین کارە بکەین کە خەڵک جاگەر سوتفە بکە ڕۆژی جەژنیش بەوە زۆر باشە چونکە و گەڕەکە زۆر مسلمان نشینە ئەگەر ڕۆژی یەکی ڕۆژی ئاخر ڕۆژی ڕەمەزان بێت کێشەمان بۆ دروستە بێ و مێدەوارم کەوا نەبێ کە فرسەتێکی زۆرتر بێ دیارە بۆی بەشداریی زۆرتر هەبێت و مەسە خواردن ئەکەین و خواردن پەخشەکەین و بە جۆرێک خواردنی جۆر بە جۆری بڵین ترادشن یاخود تەقلیدی کە ئەو دروشمانی کە ینی با بڵێن دەبێتە دروشمی سەرەکی بۆ کرێکاران لە سوید یان با بڵێن جۆرێک لە بە کۆمەڵایەتی بووە تەسەوڕەکەی بەرز بکرێتەوە لە یەکی ئایر چین یان داواکاری جەوەکان زۆر داواکاریەکان بەڕاستی بەشێکی لە چوارچێوەی هەر مەسەلەن مەسایلی کرێ و لە مەسایلی بە تایبەتیان ساڵی گرانیت لە هەموو ئەوروپا گرانی زۆر بەرجەستەیە و پێم وا بەیەکێک لەو خواستانە کە بەرزە بێتەوە ئەم ساڵ باسی مەسایلی گرانی و بردنەسەری ئاستی مەعیشەتە باسی گوزەرانە یەکی شتر لەوانە مەسلەیەوەی هەموو ساڵێک قسەیەک ئەکرێ لە سەبارەت بە کوتکردنەوەی ڕۆژی کار لە 8 ساعتەوە بۆ 6 ساعت لە هەندی جگە تەجروبە کراوە من لە خۆپیشاندانەکانی پێشوترا و تایبەتی حزبی چەپمەوە بینیوە کە چەند جار ئەم خواستەی هێناوەتە پێشەوە خواستی بەرزکردنەوەی موچەی خانە نشینان کە یەکێکە لەوانی کە زۆر تاکیدی لەسەرەکرێ ئەنی بەگشتی خواستی ڕیفاهی و اقتصادیەوە بە تایبەتی ژەم ساڵ ڕێکخراوەکان کەمتر دەچنە سەری بەڵام خەریکە یاسایەک لە کوسویدا گۆڕن کە کاریگەری زۆر خراپی لەسەر هینە بێت لەسەر مەسایلی یا مافەکانی کارگەرانی بێت بەرحاڵ لە گەڕەکەی خۆمان ئێمە زۆر لەسەر بێکاری قساکەین زۆر مەسلەی بێکاری بەرجەستاکەینەوە پێمان وایە ئیژە بێ بۆ هەموو کەس بێ نابێ کۆمەڵێکە بن بێکار بن 10 ساڵ و خەڵکان هەبن بە ئارەزوی خوان کار بگۆڕنەوەوانە جۆرێک تەمیز و هەڵاواردن لێراتر قسە لەسەر باڵێن لە کۆتاییینەکە ئەوڵەدەم قسە لەسەر تەجروبەی ئێوەش بکەین لە کۆتایی تەوەرەکان ئەگەر بچینە سەر تەوەری یەکەمە شەماڵ دەدەقەیەکی بۆ تەرخان بکەین وەکو یەکێک یعنی لە کاتێک ئەمە یادی یەکی ئارەکەینەوە یەکێک لە سیماکانی سیستەمی سەرمایه‌داری جیهانی بڵاوبوونەوەی بارگرژی شار تەسعید بوون و هەروەها بڵاوبوونەوەی گوتاری ڕق و چینە ڕاسیزم کۆمەڵێک بابەتی تر لە مەسلەی پەیوەست بە باردۆخی کۆمەڵایەتی و ئابووری ئێمە لە بەرنامەکە داماناوە بە تایبەتی ئەگەر ئێمە تەمەشا بکەین ئەو دوو شەڕی کە ڕاستەوە خۆ غێر ڕاستەوە خۆ پەیوەندی بە ئێمەوەیە شەڕی داگیرکردنی ئۆکرانیا وەروەها هەوڵی داگیرکاری تورکیا بۆ سەرهەرێمی کوردستانیان ئەو داگیرکارە نەرمەی کە تورکیا بە جۆرێک و ئێران بە جۆرێکی تر بۆ سەرهەرێمی کوردستان دەیکەن تاوان ئێمە ئەزانین لە ڕاستیە من ئەگەر زۆر بە دقەیەک دوو دقەیەک لە سەم تۆرە قسەکەم و دوای دێمە لای جەنابەت ئێمە ئەزانین یعنی پێشەوەی قسە لەسەر داگیرکاری رووسیا دژ بە ئوکرانیا بکەین دەزوەردانە بەرداوامەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی لە عێراق لە فەڵەستین ئەوەی پێدەوتری لە ناوچەی بڵقان و یوغۆسلاڤیا و ئاسیای ناوەڕاست و ئەفغانستان و تا دوایی بەردەوام بووە لە ڕاستیە ئەیمەنەی سەربازی و دا یعنی بە شێوەیەکی گشتی با بڵێن یەکێک لە سیما دیارەکانی یان یەکێک لە خەسڵەتەکانی سیستەمی سەرمایه‌داری بە تایبەتی نموزەجی ئەمریکی بریتی بۆ لە هەمیشە دروستکردنی شەڕ بارگرژی ئەوەی پێدەوترێ گواستنەوەی ناوچەی جوگرافی ئەیران کە مەبەست لی لە زۆربەی جارە دروستکردنی هێمنەی سەربازی و دامەزرانی ڕژێمی سربەخۆیان بووە و گواستنەوەی سەرمایە بۆ بەسڕی بۆ ئەمریکا لە ڕێگای سندوقی نێودەوڵەتی بۆ پڕکردنەوەی قەیرانەکان طبعاً من پێشەوەی بێمە سەر ئەو بەرنامە لە ڕاستیە شەماڵ کتێبێکی سەبەی ئەمیرم دەخوێندەوە ڕێک هەر لەو بارە لەسەر پێم وایە کاتی خۆی ئاوڕێ نازیش تەرجمەی کردبوو لەبارەی هەر مەسەلەی پێم بەناوی ڤایرۆسی لیبراڵەوە نەباسی لەو تەجروبانە دەکرێت ئەو وەختە باسی لە دەژێژەکانی ئەمریکا دەکرد بۆ ئەم ناوچەیە و لێکەوتەکانی چەند مۆدیرێکی لە ڕاستیە لە تێکۆشانی جەماوەری و ملی و دیموکراسی ئەوانە تەرحەکاتن و لەوێش باز لە مەترسی لەو وەختە باز لە مەترسی
مەبەستی ئەمریکا بۆ هەژمون دروستکردن لەسەر رووسیا و چین و ئەمانە دەکاتن و پێشبینیەوە دەکات کە ئەم تاکزەم سەریە کۆتایی پێبێ بەڵام ناو خودی سیستەمی سەرمایه‌داریە بەجۆی لە جۆرەکانە تەوان ئێمە ئێستا لە ڕاستیە لەوە بارودۆخێکین ڕێک بارودۆخی ئەوەیە کە ئێستا رووسیا هەستی بە مەترسی هەڵکشانی ڕۆڵی ئەمریکا و ناتۆ کرد ڕاستەخۆ بە دەستدێژی بە سەر ئۆکرانیا دەستی پێکرد بێگومان ئەمە داگیرکاریە و ئەمە بێش هەمووشت گەلی ئۆکرانیا زەرمەندیەکی دەبن و ئێمە دەبی دژی ئەم داگیرکاریەوە دژی مەبدەئی شەڕبین لە ڕاستی ئمە باسمانەوە کرد دوێمی لە ڕاستیە کە پەیوەندی بە باردۆخی ئەمڕۆی کوردستانەوەیە کە دیوێکی مەترسیدارە لە ڕاستیە ئەگەر ئێمە جارێک تووشی ینی باڵند دژی شەڕی ئۆکرانیا بین بۆ بۆ ئێمەمانانی کوردستانی کە ڕاستەخۆ ڕوبەڕووی بەرکەوتی ئەو شەڕە دەبین ڕەنگە ڕەتفعلەکە و ڕوبەڕووبوونەوەکە زیاتر بێ ئێستا لە ڕاستیە تووشیا بە قوڵایی چەندین کیلۆمەتر داخلی هەلێمی کوردستان بووە پێش تووشیا لە ڕاستی ئەمە بینیمان کە ئەمریکا هین ئێران چۆن هێرشی ناوە بەناوی بۆ سەر هەولێر و ناوچەکانی هەرێمی کوردستان دەکرد ئەمە بۆتە لە ڕاستیە ئەوەی کە کاریگەری زۆر لە سەر هەرێمی کوردستان دروست بکاتن و لەم ڕۆژانە بەشێک لەلایەن چەپەکان لە شاری هەولێر دەست بە خۆپشاندان و ناڕەزایەتی ئەەکەن لاندی ناوچەی هەرێمی کوردستان ناڕەزایەتی کۆمەڵایەتی دروست بووە یعنی لە ڕاستیە من دەمێ بۆ ئێمە باسی ئەم پرسانە ئەکەین ئەم ینی مەسلەی لە ڕاستی مەسلەی ڕوبەڕووبوونەوەی شەڕ لە کاتی خۆشی و لە سەردەمی لینینێش بەشێک لەو ئیتیفاق و ڕێکەوتنانی دەکرا بۆ ئاشتی بۆ سەلام بەشێک بوو لە هەویەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەویەی کرێکاری لە ڕاستیە من ئەمڕۆ بۆ یەکێک لە هاوڕێیان کە پێشنیارم کردوتم ئێستا خۆپشاندانانی دەکەیت لە ڕاستی لێک کات دەکەیت لە یەکی ئارە هەمووی دەمەج بکەن لە ڕاستیە دژ بە شەڕ بێ و دژ بە داگیرکاری بێ و لە پێناو داواکردنی مافەکانی کرێکاران بێت چۆن ئەوانە بێکەوە تێکال چێش بکەن لە ڕاستیە من پێما واز لەو من زۆر لەگەڵ ئەوە نیم ینی باسی ئەو بکەین چێ دەستی لەم تێکەڵاو بوونەیە و تۆمەت و ئەملا زۆر بە ئێستا بەڕوونی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی داگیرکاری تووشیادایە نقطە سەری دێ لە ڕاستیە ئێمە سیستەمی بۆ دەسەڵاتی پارتی و یەکێتی ئەزاین ئەمانە لەلای من لە ڕاستیەوانە ئیرادی سیاسیان لەژێر دەستی خۆیان نەماوە و هەر بەم جۆرەش لە ڕاستی ئێستا درێژە پێدێن بێ ڕۆژ بە دوای ڕۆژ تەنازولاتی زیاد بکەین بەڵام پرسیارەکەەوەی ئێمە خۆمان سەرقال بکەین ئایا ممکن هەیە لە بارودۆخێکی ئاوا بۆچی لە کاتێک شەڕ یەخی دنیای گرتووە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی دش بە شەڕ ئەکتیف دروست نەبووە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە لە ئاستی سوسیال میدیا هەیە لە ئاستی ناڕزایەتی بەیاننامە لە ئاسی بابلەن دیاری کراوەیە بەڵام لە ئاسی فراوان نیە دەکرێت ئەمە لە ڕاستی دواترەرەم تەوەرە گرێ بدەینەوە بە تەوەری کۆتایی کە بۆچی حاڵەتی تەحەزب و مەسلەی لاوازی کاری سندیکایی لە ناو کرێکاران و پەلاوێزخراوەکان بۆ تەیەکی لە دیاردەکانی سەردەم من ڕاستی باسی زۆرە وروژان هیوا من دیارە نازامەگە فریا بکەین باسی هەمویان بکەین بەڵام کەلیمی گیا لە عیبارەتێک تۆ دەست پێکەم باسی داگیرکردنێکی نەرمت کرد لە کوردستانە گوات ینی بەوەی کە تورکیا داگیرکارێکی نەرم ڕاستە ینی بەو جۆرێک ئێستا لە ئوکرانیا هێمە داگیرکاری لە کوردستانە بەو جۆرە نبینین بەڵام حقەتەکەی ئەوەمە ئازایەتی تورکیانیە گە ڕاست دێمە ئازایەتی دەسەڵاتدارانی کوردستانە یعنی ئەوەی کە ئەو داگیرکاری ڕووسیاژ لە ئۆکرانیا بۆ جۆرێ بەشێکی مقاومەتی خەڵکەکەیەتی و مقاومەتی دەسەڵاتدارانی ئەوەیە کە بەو جۆرەیە گەرنا ڕاستەکە و حقەتەکەی ئەوەیە کە داگیرکاری تورکیاشیی کەمتر نییە یعنی ئێمە لە داگیرکاریی بەردەوامە این تورکیا ینی تەواوی ئەوەی ئەو فرساتانی کە بۆی هەڵکەوتو بووی کەەوە خەڵکی سیڤیلی کورزمان لە چ لە وڵاتەکەی خۆیان چ لە وڵاتەکانی دەوروبەرا بکوژێ درێغی نەکردووە ئێران هەتاکو پێویستی پێبوو بێت تیرۆر بکات و خەڵک بکوژێت و بۆمبا باران بکاتەوەوانە تەخسیری نەکردووە ینی هەمیشە ئێمە لەگەڵ ئەمانەیە بەرەو ڕوو بووین و هەمیشە ڕووبیانەکانە تر پوچ و بێناوەرۆک و زۆر بڵێن بەهانە ژیرانەش بووە بەهەرحاڵ بە کوردستان تەقەیەک لە کوردستانی لە هەرێمی کوردستان و بەرامبەر بە ئێران کراوە هەمیشە ئێران باسەکە کە کوردستانی
هەرێمی کوردستان بۆ تەمۆڵگەی مۆساد و بۆ تەعینەوەوانە و لە سووریا قەتڵ و عامیانەکەن پاسدارەکانی لەوێ ناوێرە قسە بکە ناوێت دەم بکاتەوە لە کوردستانە پەلاماری ماڵی بازرگانێکەدا بەرحاڵ هەرچێکە بۆ خۆی هەیە بەڵام بە بیانوێمێ کەمە نۆکەری مۆسادە و یاچی ئەوەی کە تورکیای کاتەوە هەڕەشانێکی کاتە سەر کوردستان بەڕاستی هیچی کەمتر نییە لەو تاوانانی کە بۆتینەیکە باسەکەی بۆتینەوەیە کە ئۆکرانیا مقاومەتی کرد ینی ئەسان زۆر کە زەڵێن ناتووەوانە وایە ڕاستە تاوان ناتۆش لە پشتیەوەستا و چەکی پێداوانە بەڵام زیلنسکی توانی ئۆکرانیا بەجێ بەدە ڕاکە حکوومەتەکەی ئینهیارکە وەختاوە نابوو کە ناتۆشتوانێت جەشی باتێ و سیلاحی باتێ و چەکی باتێ و لە پشتیەوە بوەستی توانی وا بکە مەسەرەن بۆ نموناگەر ئێران بێوێ پەلاماری هەولێر بە نازانم مەسعود بەرزانی وەک زیلینسکیەکە ئەسڵەن ناتوانم بە هیچ شێوازێ باوەڕ بکەم کە لە شتی لەم بابەتە ڕوئەدام نوازانم زۆر زوو ئەچنە ئەو خانوانەی کە کڕیویانە لە ئەمریکا و لە ئێستاوە شوێنیان گین کردو مەفروشیان کردو دایانناوە ئامادەیان کردووە بەرحاڵ ئەمەیە واقعێتەکەی کێمەی بینین شەڕ و جەنگخوازی ینی شەڕخوازی و ئەو بارگژی کە لە دنیا کەوتوتەوە نەتیجەی قەیران نەزانین زۆر جار ئێمە شتێکیش هەیە لە تێڕوانی و تێگەشتنی کۆمیستەکان و چەپەکانە کە من زۆر لایەنگری نیم ینی بەوەی کە مەسەلەن خودی شەڕەکان کە دروستە بنەوەوانە بە پیلانێکی داڕێژراوی دەسەڵاتدارەکان نێزانن بۆی کەوا ئەزماتەکان خاڵیکەنەوە حەقیقەتی ڕاستی وایە ینی سەرنجام وای لێ دێت بەم جۆرەی لێ دێ بەڵام من پێم وابێ خودی سیستەمەکەیە جگە لە چینی باڵادەست سیستەمەکە ئەو دۆخێنێتە پێشەوە کە شەڕخوازی بەرهەم بێنێ ینی سیستەمەکە هیوە سیستەمەکە لە چینی باڵادەست خەتاکارتر و تاوانبارترە باسەکەی من ئەمەیە ینی باسەکە لە ئیرادەی دەسەڵاتێک و دەوڵەتێک و چینێکی بۆژوازیان نییە خودی ئەم سیستەمە پاڵت پێوە نێ بەو ئاراستەیە ینی من مەبەستم چییە لە بەیان بەبستمەوە نیە کە بڵێن ئاوێکی پاکی بەسەری بۆژوازیە بیشۆرینەوە بڵێن تاوانی نیە نا حتمما بۆژوازی تاوانکارە شەڕخوازە ئینسان کوژە مەسەلەن و تاوانکاری لە دنیا کردێتی هەمومان نەزانین چۆنە پێویستمان بۆ نییە کەسمان بکەین بە کۆمونیست لێرەیە هەمومان ئاگاداری ئەوە هەین وە نیە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە ئایا بەڕاستی ئەم هەموو تاوانکاریە کە دێت خودی سیستەمەکە لی بەرپرسیارەوە ئێمە لە بەرامبەر سیستەمەکەیا بوەستینەوە یا لە بەرامبەر سیاسەتەکانی بۆژوازیە من مشکلەکە وابینەوە ئێمە هەمیشە لە ڕەخنەکانمانە لە شەڕخوازی ڕەخنە لە سیاسەتی دەوڵەتەکانەگرین پیلانکاری فلانە مخابرات و ئەمە بە مەسەلە پیلانکاری فلانە مخابرات نییە دام و دەستگایەک سیستەمێک لەسەر ئەساسی ئەوە دامەزرابێت کە ئینسان کۆیلەکە ناتوانێت بێ شەڕ بژی شەڕ بەشێکی وجودی ئەم سیستەمە ئەبێ کە لەسەر ئەساسی نایەکسانی دامەزراوە شەڕ بەشێکی ئۆرگانیشی ئەم سیستەمە ئەبێ کە لەسەر ئەساسی مەحرومکردن و ژێر پێخستن و بەکارهێنانی ئینسان بۆ قازانج و کەڵەکە شەمال لە ڕاستیە شەمال لێرە ئەمە بەمانای من کۆکم لەگەڵەوە ئەمە یعنی ئەمە بەمانەی ئەوە نییە کاتێک کە شەڕ ڕوئەدا ئێمە دەست نەکەین بە خوێندنەوە بە دوواداچوون ئەبعاد و لێککەوتەکانی و سەبەبەکانی بخوێنینەوە بۆ نمونە ئێستا ڕەنگەیەکێت لە پرسیاران ڕوبەڕوومان بێتەوە بۆچی تورکیا لەم بارودۆخەی ڕژە کاتە سەرهەرێمی کوردستان بۆ نمونە ئەی بۆچی دەوڵەتی شتر نایکا دنیای هەموو ئێستا زۆرینەی سەدانەوە و یعنی زۆرینەی زۆری دەوڵەتانی دنیا دەوڵەتانی سەرمایه‌دارین بەس بۆچی لە هەندێک شەڕ هەیە لە شوێنی تر شەڕ نییە تەمەن هەمووی هۆکار و ئەسبابی خۆی کە پەیوەندی بە باری سیاسی ئابووری جغرافیای سیاسی ئەم بابەتانەوەیەوە ئێمە بابەتی تورکیا لە ڕاستی ئازانین لە چه ئەزمەیەکە ئەوە بەرەو هەڵبژاردن نەڕوە سوود لەو ناکۆچی نێوان رووسیا و ئەم شەڕی ئۆکرانیا وەرەگرێ و سوود لەم قەیرانانەی ناوەخۆی هەرێمی کوردستانە وەرەگرێ عێراق وەرەگرێ هەموو ئەوانە یعنی کۆمەڵێک بابەتن لە ڕاستیە کە ئێمە دەبی بیبین و بە دوواداچوونی بۆ بکەین بچینە سەر تەوەری دووەم شەماڵ یەکێکی تر لە ڕاستی و تەوەرانی ئێمە دەیوەژێنین یعنی تەنیا وەکو تەوار هەوڵە دەین زیاتر پرسیار بوەژێن لە ڕاستیە بەبێ ئەوەی ئێمە نقطە لە کۆتایی ڕەسەدا بنین ئەمانە یعنی سەردێڕی بابەتگەلێکن کە پەیوەندی بە یەکی ئاری ئەم ڕۆمان و عەرەب وتنی بە وەزعی ڕاهنەوەیە لە ڕاستیە دەکرێت بۆیە ینی بینەران ئەتوان لە ڕێگای
پرسیار و مداخلەکانیان مشارەکە و شێری بەرنامەکە بکەن. بیرمان نەچ سپاسی و هاوڕیانش بکەین سڵاویان ناردۆ سڵاو لە خۆتان وێواری خۆتان باش بێ و مێدەوارین ئایرەشی شکۆدار و سەرکەوتوتان هەبێ هاوڕێیان سەفین و خەرمان و عیماد و جاسم و ئیسماعیل تا ئێستا کۆمنتیان نووسیوە بە خێرات نیشانەکەین هەربژی دەست خۆشماڵ جار ناسیە لە تەوەری دووەمە ئێمە کە ئێستا یعنی کاتێتەوە ئێستا لە ناو خەڵکە ئابی ینی قسە و گفتوگۆی خەڵک لە ڕاستیە لەسەر شەڕە پێشەوەی لە شەڕ بێ لە ڕاستیە گفتوگۆکردن لەسەر بارودۆخی خۆی ژینگەی کارکردنی ئێستا لە کوردستان وەگە بە نمونە وەربگرم هیچ خێزانێک نییە لە خێزانەکەی خۆی یعنی کوڕی کچی لە دۆخی بێکاری نەبێ هەر لە پاڵ ئەوەیە هەر لە پاڵەوەی هیچ خێزانێک نییە کە ڕوبەڕووی دابەزینی ئاستی موچە حەقدەستی کار نەبێتەوە ڕوبەڕووی تەنانەت ئەمە بۆ گەنجەکانە ئەوانی کە پیریش بوونە ڕوبەڕووی ئیهانەیەکی گەورە نەبنەوە کە لە کاتی موچە وەرگرتنە وەریەگرین هەر لە ساڵی 2000 و لە سەرەتای ساڵی 2022 ئێمە چوار کرێکار چوار فەرمانبەری کەرتی گشتی بۆی موچە وەرگرتنەوە تەنیا لە سڕی وەرگرتنی موچە لە عەرەبی کوردستانە جانە دەستدەن بەپێی ئەو داتایی لە بەردەستی ئێمە بەداخەوە تەنیا لە ماوەی ئەم چوار مانگە لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕاستیە وە کوڕەخراوی بیما لەگەڵ زانکۆی راپەڕین خەریکی ڕێخستنی سەمپۆزیۆمێکین شێوە لە کۆنفرانسیەکە چەندین هەر ئەم تەوەران لە ڕاستیە تەوەری گفتوگۆکانەوە بن مەبەستیشمان بوو لە ڕاستیە بیر بکەینەوە کە چۆن ئەمانە بینە ناومان بابەتانە لەگەڵ جامیعەکان شەماڵ گرێ بدەین ینی دنیا بەلەوەری ئەم قوتابی ئێستا کە دەخوێنێ دەڵێ من دەخوێنم بۆچی بخوێنم دوای ئەوە من ئیشم دەست ناکەوێ و ئێستا هەموو ئاراستەکە ئەوەیە بۆمە بە خەڵک بڵێن چۆن مهاراتی شخصی خۆت بەرزکەوە بۆی ئیشت دەست بکەوێ بۆی قسە لەسەر سیستەمەکە ناکەوە ئازان کەمە پەیوەندی بە سیستەمەوە نیە بۆ ئێمە هەوڵمادە لە ڕاستیە و هەم کە جامیعەش دەبێت ڕاستەخۆ پەیوەندی بە هینەوە هەبی بە ژیانی خەڵکەوە هەبێ ئەگەر ئەم لینکە دروست نەبێت لە ڕاستی جامیعە ڕۆڵێکی نابێ بۆیە ئەمانە لە ڕاستیە تەوەرن هەڵ مەسلەی بۆ ڕەبتمان کردووە ئەم لە ڕاستیە ینی پرسیاک ڕوبەڕوومان دەبێتەوە هەڵکشانی هەژاری بێکاری خراپبوونی ژینگەی کا لە ڕاستی ئەمە جملەیەکە لە ڕاستیە پەیوەندی بە خۆیەوەیە کاتێککە بێکاریە بێ هەر بێکاری بۆ خۆی لە نەتیجەی خراپبوونی ژینگەی کارە و هەر بێکاری بۆ دابەزینی حەقدەستی کار لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی ئەمڕۆی کوردستان بەکار دێندرێ ئەمە لە کاتێکایە لە کاتێکە ینی کەمی کرێ شەماڵ بۆ معلومات لە کوردستانە لایانی کەمی کرێ ئەم ساڵ لەسەر زیاد کراوە بە 350,000 دینار دیاری کراوە لایانی کەمی کرێ واتە هیچ فەرمان کرێکار و فەرمانبەرێک نابی بۆندا کەمتریش بکە و هەروەها 2500 دینار بۆ یەک کات ژمێری کارکردن دانراوە بە پێی داتاکان بۆ زانایت لە هەرمی کوردستانە ڕێژەی بێکاری بە تایبەتی لە نێوان گروپی تەمەنی 14 بۆ 25 نزیکسی هەڵدەکشێ بۆ سەروی سەداسی بەپێی ئەو بەداداچوونانە ئێمە کردوان لە ڕاستیە بەشێک لەم داتانە ئێمە چونکە لە مؤتەمەرێکی سەحەفی لە ڕاستیە دێخەمەڕوو ئێستا نامێ ینی ئیعلان بکەم و هەروەها مەسەلەی هەژاری بە هەمان شەوە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر مەترسیدادایە بەپێی ئەو بەداداچوونانی ئێمە کردومانە تەنانەت یعنی لە ماوەی 10 ساڵە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە خانەنشین دەبێ لە کەرتی تایبەت ڕێژەکەی ناگاتە چەند سەد کرێکارێک واتە چیت پێتەڵێ واتە هیچ زمانەتێکی کۆمەڵایەتی لە ناو ژینگەی کار لە کوردستانە نیە تا بگاتە ئەو تەمەنی خۆی زەمان بکە یان کاری بەردەوام نییە بەیە بە بەردەوام دەپچڕێ ناگاتە دۆخی خانەنشینی ئێستا ئەگەر بەشێکی خانەنشینانی ئێمە کێشەی وە دواکەوتنی موچەیان دابەزینی موچەیان وەرگرتنی موچەیان هەبێ جیلی دوای ئەوان نەک ئەم کێشیانەوان زیاتر لە ڕاستیە ڕوبەڕی ئەو دەبنەوە کە دەستنە تەمەنەوە هیچ موسیەکیان نییە کە پێی بژین لە بەرۆی ژینگ بنەمای ژینگەی کارەکە لە ڕاستی لەسەر ئەم بنەمایە دامەزراوە بەگشتی یعنی تۆ یەکێکی لەوانەی کە ئێمە لە ڕابردوو شەمەڵ زۆر گفتوگۆمان لەسەر ئەم بابەتە مەسەلەی یعنی هاتنە پێشی ئەم دۆخە چ دۆخێکە جارێکی تر لە دوای هەفتاکان و هەشتاکان و یعنی ئەم مەدەی ئەوی پێ دەوترێت لیبراڵەتی تازە چی لە ژینگەی کار کرد
ئەم ژینگەی کارە یعنی جگە لە ژینگەی کار ئەی چی لە هێزی کار لە کۆمەلگایە ئەی تەبقاتی چ گۆڕانکاریەک بەسەردانە ئەوەی پێدەوتری پریکاریت کە تۆ لە من شارەزاتری ئەمە چ جێکەوتێشی دەبێ ئایا ئەمە لە ڕاستیە ئەم دۆخی ئێستا پرسیاگ ڕوو بە ڕۆمان دەبێتەوە هاتنە پێشی دۆخێکی تازەی تەبقیە یانجاریش تەراجعکردنی سیستەمی سەرمایه‌داریە بۆ سەرەتاکانی سەرهەڵدانی و تەنانەت دقیقاً هەر ئەوەیە زانین چۆنە ئەیوە بن ئەو تیوری و نەزەریاتە دیارە هاوڕانێکی کەش لێرە سەبارەت بۆ مەسایلانە قسەیان کردووە کەوا کە چینی کرێکار چی بەسەر هاتووە و چینی کرێکار گوایە نەماوە و گوایە زەعیفەوە لە نەوەتەکان ئێمە قسانە بیستین لە دوای بڵێن ڕوخانی دیواری بەرلینەوە ئێمە ئەم قسانە هەرە بیستین هەرە کرێتەوە چینی کرێکار وجودی نەما و چینی تەکنۆلۆژیا پێشکەوت و چین یان ئێمە قسەن بەڕاستی ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ لە هەموو کاتێکی تاریخ و مێژووی ئینسانیەت پرۆلیتاریا لە هەموو کاتێک زیاترە پرۆلیتاریا ئەوەی کە هیچی نییە پێبژی جگە هێزی کاری خۆی نەبێوانە لە هەموو کاتێک زیاترە و پرۆلیتاریزەکردنی کۆمەلگای کوردستانوانە پرۆسیسێکە زۆر بە شێوەیەکی زۆر شیدەت درێژەی پێدراوە ئەوەی کە هەیە ئەوەی کە گۆڕاوە لەم دۆخەیە ئەوەیە کە زانی لە کوردستان و لە عێراقا شەڕی ئەمریکا هاتنی ئەمریکا داڕوخاندن و ڕەماندنی بڵین دەوڵەت لە عێراقا کارێکی کرد ئەم پرۆسەی نیۆلیبرالیزەکردن یاخود ئازادکردنی پرۆسەی چەسانەوە و بەهرەکێشی لە ئینسانی کارگەر بە شێوەیەکی زۆر دراماتیکی سەریع بچێتە پێشەوە بە شێوەیەکە ئەسان فریاکەوتن فریای ناکەوین نەنی من نازانم ڕەنگە وەختە تۆ گەنج بووی یاخود لەوانەیە ئەسان مناڵیش بووی کاتی خۆی ئەخیرەکانی ڕژێمی سەدام پێشەوەی کە شەڕی یەکەمی کوێت بکرێەوەوانە پرۆستەیە کاتە پێشەوە قسە لەسەر خەسخەسە بوو قسە لەسەر تایبەتیکردن بوو ڕژێمی سەدام ئەو کاتە باسی ئەوەیە کرد کە ئێمە میکانیزمەکان و ئالێتەکانی بازار بینەکە و نیقاشێکی زۆری لێ دروست بوو لە ناو میدیای ئەو سەردەمەی باسە یەکێک لەو شتانێک کە ئەو وەختە سەرنجی ڕاکێشا من بیرم دێ ژنێک نووسی باشە آخر میکانیزمەکانی بازار ئەوە بەم جۆرە دێنێتە پێشەوەختا بێ ڕێگە بن کە کارگەریش ڕێکخراوەی کارگەری خۆی دروستکە بەسەر بە خۆی دروستیکە خۆی هەڵی بژێرێ خۆی نوێنەکانی دیاری بکە و ئەو شێوازە کە لە ئیتیحادی و نیقابەتەکانی ئێستایەت نازانم دواتر ڕۆژنە چی بەسەرات بەڕاستی بەڵام مەبەستمەوەیە شتێکی منطقی بوو تۆ لەگەڵ ئەوەیە کە بازار ئازادەکەی ئەگەر بێت و ڕێگا بەوە نەدەی کە چینیگاروی خۆی تەنزیمکە ئەوانە تۆ وڵاتێک دروستەکەی ئەزانی بابەتی چی بابەتی ئەو دۆخەی کە بۆ کرێکاری بەنگلادیشی و کرێکاری هیندی لە ئیماراتە دروست بۆ من جاروبار وا ئەبینم کە کارگەرانی کوردستان و عێراق لە دۆخی کارگەرانێکی مهاجری بەنگلادیشی و هندی و ئەوانەیە ئەژین لەناو خودی کوردستانە لەناو خودی و شوێنە کە پێڵێن نیشتیمان و نیشتیمانەکەمان و واو خوێنی بۆ بین و ئەوانە وەکو کارگەرانی مهاجر ئەژین ینی من دڵنیام کە کارگەرێکی کوردستان بچێ بۆ ئێران کە چەندێک دواکەوتووە چەندێک سیستەمێکی مستەبیدە بچێ بۆ تورکیا کە چەندێک سیستەمێکینە مافەکانی حقوقەکانی لەو کارگەرە زۆرترەکە لە ناو شاری سلێمانیا کارەکە کە ئەگەرچی خەڵکی کوردستانیشە باسەکەش مەسەلەت چییە ئەزانین چێ پەیوەندی بەوە هەیە خێرا زۆر سەریع ئەو سیستەما ینی لە زەرفی هینە بریمەر کە هاتووە لە عێراقا لە زەرفی 48 ساعتا بوو نازم 72 ساعتا بوو تەواوی سیستەمی اقتصادی عێراقی گۆڕی ینی مەجموعەیە قەراراتی دەرکردووە و کاتە لەو کاتەشەوە تا ئێستا لە سەرمانە ئاڕۆن کە دەستی کۆمپانیەکان ئازاد بێ ئازادی لە بواری بۆ بەرهێنانە ئازادی لە بواری هاتنی سەرمایی نازام چییە هەموو ئەمانە لەو کاتەوە کراوە زۆر بەسەری دراماتی شەمەوی ئازانین چی ئەوەی کە ڕوویدا هاوکات لەگەڵ ڕووخاندنی ڕژێمی بەعس و ڕووخاندنی دەوڵەتی عێراقا تەواوی ئەو سیستەمە کە شتێکی بۆ پشتیوانیکردن لە ئینسانی کارگەر لە عێراقا
ئامادەکرد بۆ ئەوانە یاخود بەدەست هاتبوو بەهەرحاڵ بە خەباتی دوور و درێژ بەدەست هاتبوو هەمووی بە لەحزەیەک لە دەست چوو بە لەحزەیەک لە دەست رازە ینی نەما و ئەمێ ئەو دۆخی خۆڵقااندۆ باسی ئەو چینێکی کارگەری تازە و چینی کارگەری ئێستا پێوتێ پریکاریت منۆ کتێبم خوێنەوە هاوڕیانێکی کەشان زۆر تەنزیری لەسەرەکەن کە گوایە چینێکی تازە دروست بوو چینی کارگەر نەماوە نا چینی کارگەرە بەڵام چینی کارگەری سەردەمێکە کە خەباتی کارگەری نەیتوانی بوو ئەو ئیسلاحاتەنە بەسەر سەرمایهداریە بسەپێنێ گەڕامێتەوە وەختە گەڕامێتەوە قەرنی هەژدە گەڕامێتە ناوەڕاستی قەرنی هەژدەکە کارگەر نە لە ئینتیخاباتانە لە هیچ شوێنێکی دەوڵەتانە لە هیچ شوێنێکی سیاسەتە نە لە هیچ جێگایە کە حسابێکی بۆ گەڕامێتەوە سەردەمەکە کە مارکس کۆمەڵەکانی بڵین دادپەروەری ئەوانە تێکەڵیان بوو و ئەو وەختی کە جوڵانەوەی کۆمونیستی و کارگەری ئێمە ڕەکسەر داخلی تەوەری مەدخەلیی باشە بێ داخلی تەوەری سێمە بین بە پرسیارە دەست پێکەم دواتر لە ڕاستەیە تێگەیشتنی خۆمە دەمەویش ئەوەیە ئێمە لەگەڵ ینی ئەمانە وەکو ئەڵلقەیەک ینی با بڵێن ئەم ڕووداوانەوە گرسەرەتای باسم کرد تەوەرەکانی شەر بەم هۆشیاریەوە لە ڕاستیدانراوە ئەمانە ئەڵلقەیەکە یەکتر تاواکە ئێمە لەگەڵ ئەم خراپبوونی ئەڵکشانی شەرا دواتر خراپبوونی ژینگەی کارە ئێمە شتێشترە بین ئەویش پێی دەوتێ ئەڵکشای ناڕزایەتی کۆمەڵایەتی و دروستبوون پراوێزخرا و ینی ناوەندی پراوێزخراوانیش تا دێ فراوان ترە بێ بۆ بزافێکی کۆمەڵایەتیمان نەبێ ئەم بزافە کۆمەڵایەتی کە زۆر جار لە توێژینەوە سۆسۆلۆژیە سیاسیە ئابوووریەکان باز لە خاصیت و تایبەتمەندی ئەم با بڵێن ئەم چینە یان ئەم بزافە کۆمەڵایەتی تازە ئەکرێ ئەمە لە چەند ڕوویەکەوە خاصیت و تایبەتمەندی لە خۆیە وەکو ئەم تێگەیشتنی مارکس کە باز دەکات چین لە خۆی وە بۆ خۆی لە ڕاستیە کاتێ باز لە وشاری تەبەقیەکە ئێمە تۆ چۆن سەری ئەم بابەتە ئەکەی لەم ڕوانگەیەوە یعنی بەبەستت بابەتی ئەم ناڕزایە کۆمەڵایەتیانە بابەتی هەڵکشای ناڕزایەتی کۆمەڵایەتی و ئەم زافە کۆمەڵایەتی کە ئێستا هەیە و ئەم خاصیەتانەی بۆچی هەیە خاصیەتی دووربوون لە تەحەزوب خاصیەتی ناڕێکخراوەیی خاصیەتی دێتە جادە هەموو شت ڕەفزەکە بەڵام توانای بیناکردنی نییە ئەزانی چۆنە وای دەورێکی زۆری هەیە بەڵام باسەکە لەسەرەوە نییە مەسەن ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بەسەر خەڵکە زاڵە و ئەوانە ئەو تەجاروبانەی لە ڕێکخراو بوون و لەو بڵێن خۆڕێخستانەیە بۆ لە ڕابردووە ئەمانە هینێکن ئەزمونن و تەجروبەن کەڵەکە ئەبن لەگەڵ ڕۆژە ئێمە لە کوردستانە بە تایبەتی و لە عێراقیشا بەگشتی ئێمە لەگەڵ دابڕانێکی گەورەیە بەرەو ڕووین لەم بابەتەوە نەزانین ئێمە لە دۆخێکی زۆر تایبەتە ئەژین لە کوردستان و لە عێراقا یعنی تۆ ئەبینی مەسەلەن زۆر وڵاتەکانی دەوروبەرەوە تۆ سێری ئێران کە بۆ نمونە آخر ئێران خۆ ناکرێت تۆ دایبنی بڵێ مەسەلەن ئەو قەمع و ئیستیبدادی کە لە عێراقا هەیە لە ئێران زۆرتر نیە لە ئێران زۆرترە لە ئێران مەسەلەن بە هەزاران کۆمونیست لە زیندانەکانە کوژراون ینی ئەسەن دەورانێک مەسەلەن جامعەکانیان داخست 2 ساڵ بۆی کەوا مکافحەی ئەوە بکەن کە ئەسەن جوڵانەوەی کۆمونیستی لە ئێرانە نەهێڵن ینی ئەو قەمع و ئیرهابی کە لە ئێرانە ممارەتەکراوە لەسەر سادەترین و بچووکترین نوزەی ئازادی خوازانە زۆر هینتر بۆ فراوانتر بۆ لەوەی کە لە عێراقی مەسەلەن دوای با بڵێن دوای ئەم هاتنی ئەمریکا ممارەسەکراوە پێش ئەوە ناڵێن پێش کاتی سەداموانە ناڵێن بەڵام ئێمە لە عێراقا لە چاو وڵاتەکانی دەوروبەرە لەگەڵ دۆخێکا بەرەوە ڕووین کە تۆزە تایبەتە ئێمە نزیکەی تقریبا 30 ساڵ لە شەڕاژیان 30 ساڵ ئێمە لە جەنگا بووین ینی ئێمە لەلایەکەوەی کە جەنگی عێراق و ئێران کە دۆخێکی زۆر خراپی بەسەر چینی کارگەری عێراقا سەپاند تەواوی ئەو خەبات و ئەو ناڕزایی و ئەو ئەزمونەی کە هەبوو ئەو دۆخی کە هەبوو مەسەلەن لە پێشووترا لە ناڕزای و ئەمانە دۆخێکی دروست کرد کە بەشێکی زۆری چینی کارگەر مەسەلەن لە جەبهەکانە بوو شەڕێک کردوانە لە دیئەی کار دوورکەوتەوە دوای ئەوە شەڕی کەنداوی یەکەم یاخود دووەم نازانم چۆنی ناو بنین بە هەرحاڵ ئەوەی کە سەدام چووکوێتی داگیر کردو ئەو شەڕەکراوانە دوای ئەوە حەسارێکدا سەپی بەسەر عێراقا
کە تەواو چینی کارگەر و ئەوەی کە پێوتە بەرهەمهێنان و ئەو ژیانە هینەی پەک خست، یعنی چینی کارگەری لە هەموو ئەو عناسرە هۆشیار و ڕابەر و ئیرانە دوور خستەوە و بە دوای ئەوەش مەسەرەن ئەم ئینتیفازەیە کە کەوتەوە لە کوردستانەوە دۆخێکی وا دروست بوو، شەڕی ناوخۆ هات و ئەو برسێتەوە حەسارە درێژەی چێشاوەمانە هەموو ئەمانە وای کرد هەتا هاتووە هەنگاو بە هەنگاو ئەم چینی کارگەر لەو ئەزمونە ڕێکخراوبوون و ئینانی بێبەری بووە و بەڕاستی ئەوە ژوایە کە چەپەکان و کۆمونیستەکان کەمتر تەرکیزیان لەسەر دروستکردنی خودی ڕێکخراوە کارگەریەکان بووە. هەر حیزبێکی سیاسی چە ببینی لە کوردستانە زۆرتر چاوی لەوەیە ئایا ئەندامەکانی من زۆرە بن، تەنزیماتەکانم گەشە ئەکەن، فراوانە بنەوە، ئەسان ئەوەی کە خودی تۆ ئەگەر وەکو جوڵانەوەیەکی چەپ و کۆمونیست خۆت ئەبینی تو ئەوانە وەکو ڕێکخراوی چەپ و کۆمونیست ئەبینی تۆ ناتوانی وەکو ماسی وای لە ئاوێکی لیخنا ناتوانی بژیت، تۆ ئەتوانی لە ئاوێکە کە مەزرالی تەنەفوس و هەناسەی تیابێ بژیت. ئەو ئاوەیە کە جۆرێک لە ڕێکخراوبوون، جۆرێک لە پێکاتێکی ڕێکخراوی کارگەری تیا وجودی هەیە، ئەجا تۆ بە هیچ جۆرە گەشە ناکەی. یعنی تۆ مەسەلەن وان نییە کۆمونیزمەوە نییە من ئەچم خەڵک قەناعەت پێەکەم بە بیر و باوەڕەکانی خۆم، بیر و باوەڕی خۆم بڵاوکەمەوە، کۆمونیزم بیر و باوەڕ بڵاوکردنەوە نییە. ڕێکخراوی کۆمونیستی ڕێکخراوی ڕێکخرانی چینی کارگەرە و ئەگەر تۆ ڕێکخراوەکانی چینی کارگەرت لاوازە و ئەگەر تۆ ئەم ژیانە ڕێکخراوەیە وجودی لە ناوچینی کارگەرە تۆ ناتوانانی ئومێدت بەوە بێ ئەگەر تەوێ حیزبێک بی بەڕاستی حیزبی چەپ و حیزبی شۆڕشی کارگەری بی ناتوانانی لە بیئێکی وایە فراوان بیتەوە گەشە بکەیت بە هیچ جۆرێک. لەبەرەوە قسە لەسەر ئەو زۆرتر لەسەرەوەی کە باسەکە لەسەرەوە بێ من چەند ئەندامن زیادەکە، چەندێک خەڵک ئەبێ بە ئەندامی من و ئابوونم پێ ئەدا، چەندێک دێنە ناو مەقڕەکانمەوە، چەندێک دێنە ناو مناسەبەتەکانمەوە، چاو ئەوە ئەبێ لەسەر ئەوە بێ چەند توانیمانە ڕێکخراو یەک نقطە لێرە ئیزافە بکەم، ئەمە تەنها بانگەواز نییە کارگەرانی کوردستان خۆتان ڕێکخراو بکەن، بەمە ناکرێت تۆ ئەبێ ئەو شێوازانە لە ڕێکخراوبوون کە ئەمڕۆ ممکنە و ئەگەری ئەوەی هەیە کە کارگەر دەستی بۆ بەرێ و ئەتوانێت توانای ئەوەی هەیە ئەو مغامرەیە بکات و پەنای بۆ بەرێ ئەوانە ئەو ڕێگانە بدۆزیتەوە ئەو ڕێگانە نیشان بدێ. ئەمە هینێکی بابەتی ینی بەسەنە شتێکی ئەمپریکیە تەجریبیە، مەسەلەیەکە کە تۆ پێی بڵێ 1 و 2 3 و ئاوا نەخشەی بۆ دابنێ نەگەوەی دابنیشی جملەی بۆ ڕیسکەی کارگەران ئەگەر ڕێکخراو نەبن هیچ بە هیچ ناکەن. معلومە ئەمە هەموو کەس زانێ وایە، کارگەر خۆشیێ زانێ وایە، بەڵام مجازەفەیەوە ناکە دابنیشی قوربانیەک بدا کە بزانێت نەتیجەی نییە، بێ ڕێگایەکی بۆ بدۆزیتەوە کە بتوانێ ئەم قوربانی دانەی بە ئەنجامێک بگا و بەسەر ئەنجام بگا. بۆ ئەتوانێ ئەمە بتوانێت ئەمە ئەتوانێت ڕێگا بکاتەوە ئەو ناڕزای کە جاربەجارە تەقێتەوە وەکو بورکانێک و دوایە نیشێتەوە. تۆ بینی هەمیشە ئەتەقێت وەکو بورکانێک وەڵی تەواو دنیا نین بوو ئینتیفازەیەک فین بوو لەوانەیە ئەم جارە نەگیرێت و دوای هەفتەیەکە بینی هیچ لارە نەما کەسەر باسی هیچیش ناکە، بەڵام خۆ ناڕزایەکە ماوە، بەڵام ئەو شێوازانی کە ئەتوانێت ڕێکخراوی بۆ دروستکە لە ڕاستی شەماڵ ینی من لەگەڵ هەنی ئەم خاڵانەی جەنابەت باست کرد، ینی من پێم وایە دەتوانین وەکو بەشێک لە باڵێن لە کێشەکە بیبینین کە بەشێکی ئەوەی جەنابەت باست کرد کە پەیوەندی بەلایانی ذاتی بوو بە مامەڵەی هێزە چەپەکان بوو. لە ڕاستی من پێم وایە ئەمە بابەتێکە گرینگە پێویستی لە ڕاستیە بە زۆر قسە لەسەرکردنە، تەنانەت لە ئێستاوای لێ هاتووە پێشبڕچی هێزە چەپەکان ئەوەندە هەوڵی خۆ عەرزکردنە، خۆ نمایشکردنە و بە جۆرێ لە جۆرەکان هەوڵ بدرێ، یعنی لە جێگای ئەوەی کە ئەوەی پێدەوترێ حزب میکانزم بێ بۆ گۆڕینی کۆمەلگا، حزبی تەلیعی چینی کرێکار بێ بۆ گۆڕینی سیاسی و ئابووری لە کۆمەلگا بێ، ئێستاوای لێ هاتووە وەکو قسەی هینی خۆشناوەکەوتی حزبی خۆنە، یعنی وەکو مڵکیەتی خاسە، وەکو مڵکیەتی خاسە تەمەشایەکە و وەکو پرۆسەیەکی ئەبەدی تەمەشایەکە وە تەقدیسی کردووە و لە وەسیلێ دەرچووە بووە بە ئامانز لە ڕاستیە لە جێگای ئەوەی حزبەکە بۆ کۆمەلگا بێ بۆ خەڵکەکە بێ، ئێستا خەڵکەکە و کۆمەلگاکە دەبێ بۆ حزبەکە بێ لە ڕاستی. یعنی وەزیفەکە من پێم وایە زۆر ئەمە بابەتێکە کە باست کرد، من پێم وایە لەسەر ئیشکالیەتی ژیانی حزبایەتی لە کوردستان بە تایبەت لە ناو حزبە چەپەکان ئەو پرۆسی بیرۆکراسیەت و احتیکارکردن و ڕۆیشتنی بە ئاراستەیە کە ئین شقاق و جیابوونەوە و نەتوانن کارکردن تەنان لەگە خودی خۆشیان بەداخەوە دوێنێ پێرێ ناو کۆمەڵا
جاریشتر ئێمە حاڵەتی شترە بین کە من پێم ناخۆشە ئەمە دەکرێت بابەتێکی لە ڕاستیە گفتوگۆی لەسەر بکەین بەڵام ئەوەی کە من دەمێت لە ڕاستیە یعنی بە خێرایی لە ڕاستیە لەو بەرنمەیە دەکەێت لە بەرنمایی داهات و من زیاتر لەسەرەوە قسە ئەەکەمەویش ئەوەیە کە یعنی جۆرێک لە گۆڕانکاری لە پێکاتی ئەوەی پێدەوترێ چینایەتی کۆمەلگا دەبینین ئەم گۆڕانە لە ڕاستیە لە بارودۆخێکی یعنی لە بارودۆخێکی دیاریکراوە ئەمە ڕوویدا کاریگەری لەسەر وشیاری چینایەتیش بە نەتیجە دروست کرد خاڵیشتر ئەوی پێدەوترێ خۆدا تازەکردنەوەی سیستەمی سەرمایه‌داری بیرمان نەچێت لە ڕاستیە سیستەمی سەرمایه‌داری هەمیشە لە خۆ تازەکردنەوەیە ئەم علاقەی ئەوەی مارکز لە ژێرخانە باسیە باز لە علاقی نێوان سەرخان و ژێرخانەکە کە زۆر جار ئێمە بە دیدێکی میکانیکی تەمەشایەکەین لە ڕاستیە وان دێزار کە دووری شەکەینەوە لە سۆسیۆلۆژیا ناتوانین ئەو دی ببینین بە تایبەتی ئەو دیوی کە گرامشی لە تێگەیشتنەکان لە ڕاستیە باسیەکە ئەمە یەکێکترە لە بابەتەکان واتە تۆ ئەگەر کتێبەکەی ئەلگۆر ببینی هجوم على عقلکە لە ناو سیستەمی سەرمایه‌داریە خۆی وە لە حزبەکەی کۆماریەکانە باز لە سیستەمی سەرمایه‌داری ئەلگۆر دیموکراتەکانە باز لە چیەکە شەماڵ لە کتێبە لە ڕاستیە من بە وردی نازم بۆتم نردیانە باز لەوە دەکات سیستەمی سەرمایه‌داری تازە لە ڕێگای تلفاز و تەکنۆلۆژیای تازەی ڕاگەیاندنەوە چ هێرشێک لەسەر عقلی مرۆڤەکە یعنی بۆ نمونە باسەکە من ئەمڕۆ لە ماڵەکەی خۆم کاڵایەکە کڕم ئەوەی وا دەکەم من بڕیاری یعنی کۆمپانیایەک بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی موبایلیە ئەم موبایلە ئەمڕۆ نسبەی سەرفبوونی 150 دوای ئەوە ڕکلامی بۆ دەکا ئەمە دەبێت هەڵک شێ بۆ ماوەیەکی دیاریکرا و دەچێت بۆ 150 ڕێژەی کڕیاران بۆ شتێک لە سەدا بۆ نمونە ڕێژەی کڕیاران بۆ بابەتێک لە سەدادەیە لە دوای ڕێکلام دەچی بۆ 150 لە هەڵبژاردنە هێزێک کە اقتصادی بەدەستەوەیە ئەعلامی بەدەستەوەیە تەنیا لە ڕێگەی هەڵبژاردن و چەند تەکنیکێکی هەڵبژاردنە ڕێژەی دەنگەکانی سەدادەیە بەڵام لە ڕێگەی تەنیا لە ڕێگەی هێرش بۆ سەر عقلەوە هەژبوون بۆ سەر عقلەوە ئەم دەنگانە بەرزەکاتەوە واتە پرسیارەکە لێرە چی شەماڵ ینی پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێمە دیوی دووەم ببینین ئەمە لە ڕاستی هەر مارکۆزە ئەمەی قوتابخانەی فرانکفۆرتیەکان لە مرۆڤی تاگڕەهەندە پێشتر لە جزئێکی فکری سیاسی قۆڵترە لە ڕاستیە هەر هەمان شت باسەکە بەس بە دیوێکی فراوانترە کە مرۆڤ لە سەردەمی سیستەمی سەرمایه‌داریە لە ئایا مرۆڤێکە چۆن دەبێت بە مرۆڤێکی تاگڕەهاند و توانایی کەسایەتی خۆی دنیابینی خۆی و معارەزە بوونی خۆی لە دەسەداتن ئەمانە من پێم وایە هەموو بابەتن بۆ ئێمەمانان دەبێت بیری لێ بکەنەوە تۆ ئەمە بینە بەرچاوی خۆت شەماڵ سەردەمانێک لێن ئەگەر ڕۆژنامەیەک حزبی بەلشەفیک ڕۆژنامەیەک دەربکە و لە دیراسەکە باز لە کاریگەری ئەو ڕۆژنامەیە دەکرێت لەسەر شۆڕش و لەسەر گۆڕانکاری باشە بۆ پرسیاری ئێستا نەکەین بوونی فەزاییەکی گرنگ بوونی سەدان کەناڵی ئەم جۆرە ئێستام کەناڵ لە جێگای ئەوەی 50 کەسەوە 100 کەس 1000 کە سیر بکە ئێمە ئەگەر تەکنیک و توانای تەکنیک و شێوازی پەرەپێدان بە جۆری شتر بێ بچێ بۆ ملیۆنێک خەڵک تەمەشای بکە کاریگەری لەسەر کۆمەلگا نابێ کاریگەری لەسەر خستن و شاری کۆمەلگا نابێ بێگومان کاریگەری ئەبێت ئەمانە هەموو من پێم وایە یعنی بابەتن بۆ ئێمەمانانە دەبی باسی بکەین خاڵی دووەم ئێمە بیرمان نەچێ مەسەلەی لێدان لە سندیکاکانی کرێکاران لە سەردەمی تاتشەر و ڕیگانە لە هەشتاکان بە چ دۆخێکی گەیان و هەر دوای ئەوە مەسەلەی هەوڵی بیرۆکراسەتی نەقابات و کاری حزبی و بە جۆری لە جۆرەکان پەرپوت کرا و هێرشێکی زۆر کرا کە خەڵک لە حاڵەتی تەحەزب دوور بکرێتەوە ئێستا حزبی سیاسی و سندیکا زانین بریتە پرۆسی سیاسی لە دنیا بریتە بۆتە چی کورکراوەتەوە لە چی تۆ هیچ پێویست ناکە حزبت هەبێ کەناڵێکی گەورەی ڕاگەاندن هەبێ لیستێک لە کاتی هەڵبژاردن دروست کە هەندێک ئاشوش بکە دێتە ناو پرۆسی سیاسی و تر پێوە ئەمە گۆڕانکاریەکە دواتر ئەمەش گۆڕانکاری ناکە کۆمەلگا ڕوبڕی ناومێدی دەبێتەوە ئەم خاڵی کە تو باست کرد ئەویش بریتیە لە چی لەعین لێرەوە چۆن هێزی چەپ دەتوانێت تواناکان لە کۆمەلگا بنیادنانی توانای یعنی بەبێ ئەوەی من لە ڕاستی قەنەعاتم وایە ئەگەر ئەمڕۆ هێزێکی چەپ لە کوردستانە بێتە سەرکار بەڵام کۆمەلگا خۆی ڕێک نەخستبی چینەکان چینی کرێکار خۆی ڕێک نەخستبی تواناکانی
ینی لە خۆی ڕێکخراو نەبێت تواناکانی بنیاد نەدرابێ کۆمەلگا بامان شێوە من پێم وانە تەجروبەیەکی باش تەقدیمی کۆمەلگاکوا لە ڕاستیە ئەو وەختە تو ڕوبەڕووی جۆرێکی ترە بیت کە تێگەی ئەم داپلۆسینە ئەگەر دوێنێ بەناوی ڕاست بوو ئەم زارە بەناوی چەپە بێ ئەمە معادلێ لە ڕاستیە دەبێت کۆمەڵ ینی تەرکیزی ئێمەمانان لەسەرەوەبی کۆمەلگا چۆن خۆی بەهێز بکە نەک چاوەڕێی کاریزمای چەپ بکات نەک چاوەڕێی هێزێک بکانی قازی بکە لەم لاوە بێ وەکو هینی ئەوەی چی پیاڵن محەممەدی مەهدی ئەگەڕێتەوە بەدار حەساقی کومە ئەم عقلێتە لە ڕاستی عقلەتێکە لە دەرەوەی پرۆسی من پێم وایە هەم پرۆسە مێژووەکە هەم ئەم بارودۆخی کە ئێمە ئەیبینین بەرها من بەشێکی قسەکان هاوڕام لەگەڵ تاکە ڕاستی پرۆسی گۆڕانکاری لە کۆمەلگایە زۆرتر لەوەی پرۆسەیەکی ڕووخاندن بێ پرۆسەیەکی بیناکردنەوە ئەگەر چینی گارگەر توانای ئەوەی نەبێت کە ئایندە لە ئایندەیە دەسەڵاتی بەدەستەوە بێ بتوانێت کۆمەلگا بەڕێوە بەرێوانە خودی ئەم ڕاپەڕینانەش سەرنجام بەوە تەبدیلە بێکە هێزێکی تر بە ناوی چینی کارگەرەوە بێتەوە و کارە بکات و سەرنجام بەو ئامانجانە ناگات دەبەردەستە بەرحاڵ تەجروبەی سۆڤێت جوانبی زۆرە بەڵامێشێک لەو شتانە کە من پێم وایە کە پێویستە ئەمڕۆ ئاماژەی پێ بە تایبەت لە وڵاتێکی وەکو کوردستان ئەی تۆ لە کوردستانە بەڕاستی چی بڕۆخێنین خۆی داڕژا و داشت داپژاوە ینی خۆی داوەشاوە ئەمە کەی دەسەڵاتە ئەمە کەی دەسەڵاتە تۆ بیر ڕوخێنی ینیەدا ئەم دەسەڵاتە لە کوردستان بەعمەلی ڕوخانی نیژنایە ینی ئەزانین چۆن تۆ مەسەرەن حکوومەتێکی دیکتاتۆری مستەبیدی موەسەساتی هەیە ئەڵی لایە بەم بەس ئەمە ینی بیشی ڕوخێنی چییە خۆ کۆمەڵگاکە لەبەر کۆمەڵگاکەی لەبەر یەک ترازانوە لەبەر لەبەر یەک ترازانی خۆی کۆمەڵگاکەشی لەبەر یەک ترازانوە این ڕوخانی ئەمە شتێک ناکە بەرحاڵ بەڵام من لەو بابەتەوە کە باسەکە لەسەر هجوومە لەسەر عقڵ من وایە بینم کە زانی هیوایە من زۆر پێویستمان بەوە نییە بە کارگەرێک بڵین ئەزانی برسێتی خراپە ئەزانی کرێ وەرگری کەم وەرگری خراپە ئەزانی زۆر سەعات کار ئیش بکەی تووشی نەخۆشیەبی ناتوانانی وەختێکی مەسەرەن خۆش لەگەم ناڵەکان تا بەریتە سەر ئەزانی ئەگەر ئیسراحەتت هەبێت و مەسەرەن توانای ئەوە تەبێت سەفەر بکەیت و بگەڕی ژیان خۆشترە ئەمانە مەسایلێکی غەریزی نیسان پێویستی بەوە نیە وە هیچ هجوومێکی سەر عقلیش ناتوانێت ئەم ڕاستیە بەسیتانە بەدیهانە عکس بکاتەوە ئەوەی کە ئینسانەکان لە ژیانی سیاسیە اختیاراتێکی دیاریکراوەکەن و ئەوانە تەنها پەیوەندی بە ئایدۆلۆژیاوە نیە پەیوەندی بەو اختیارانەیە لە بەردەمیانە دانراوە ئایا من ڕوبەڕووەستانەوەم بەرامبەر بە سیستەمی سەرمایهداری بە هێزێکی یەکگرتووی کارگەری و ئەوانە فرسەتی سەرکەوتنی هەیە ئایا من بەرامبەر بە خاوەنکارەکەم ئەتوانم مانگرتنێکی سەرکەوتوانە ساز بدەم ئەنجامی بدەم وە دەستکەوتەکانم بەدەست بێنم کارگەر خۆدا نانیشە لەبەر خاتیەوەی مارکس وتوتی چینی کرێکارە بێ بە شەریەت ڕزگارکە بڕوا ماڵی خۆی وێرانکە شتیوان ناکە ئەو دانیشە سێری بەرژەوەندی خۆیەکە ئایا من ئەتوانم سەرکەوم ئەم بڕیارێکی عاقلانەیە بڕیارێکە بەڵام ئەم بڕیارە عاقلانەیە لەولاوە لەکوێ ئایدۆلۆژیا دەورە بینەوە ئەوانە لەوەی کە قسە لەسەر معلوماتە قسە لەسەر زانیاریە ینی بەشێک ئەو شتێکە تۆ باسیەکەی لەسەرەوەی کەوا زانیاری یاخود بۆمبابارانکردنی کۆمەلگا بە زانیاری نادروست سەبارەت بە کۆمەڵ ئابووری سەبارەت بە سیاست سەبارەت بینەکان کاریگەری هەیە بەڵام نەک بەو معنایەی کە ئێمە پێمان وابێ ئایدۆلۆژیای ئینسانەکان ئەتوانێت تەعینیەوە بکا کەس چیەکەم بڵێ شەماڵ کۆمنت زۆر هاتووە لە ڕاستیە بەشێک لە کۆمەڵەکان کۆمنتەکان لە ڕاستیە درێژن من ناتوانم یعنی بێنمە شاشەکە بزرەکە ئاخر کۆمنت من پێم وایە کورتترە ئەوەی هاوڕە ئیمادە تێگەیشتنت چییە لەسەر ئەم دیاردەیە یعنی ئێستا بۆ منە بەرنامەی تیاتۆ من پێ خۆش نییە ناوەکە نەخوێنینەوە ئەزانم ناوی خەڵکی تیاتۆ بەرحەڵ کەسانە کە لێرە نەبن ناوێن نهێنین باشە بەڵز من تێگەم لە قسەکەی ئەیماد منیش پێم وابێ کە نەزانی چۆنە ئەم دنیای وای لێ هاتۆ تۆ شتی زۆر ئامادەکراو دەوێ ینی شتی ئامادەکراو دەوێ و مخاتەبەکردنی عواطیف و سۆز و ئەوانە زۆر سادەتر ئەتوانێت جێگەی خۆی بگری ئەوانە هینن بەڵام ئەم نمونانە لە فەزایەکە دروست بوون کە پێشتر
زمینە سازی بۆ کراوە یعنی ئەوەی کام کۆمەڵگایە بەم دەستگای ئالامێنەی کە تۆ باسییانەکەیتەوە بە بەردەوامی زانیاری نادروست سەبارەت بە ژیانی کۆمەلگاکانی دنیاوە سەبارەت بۆی کەواچی لە دنیاە ڕوو ئەداوەچی لە دنیاە هەیەوانە بڵاوەکەنەوە و ئەوەی کە سەبارەت بە ژیانی کۆمەلگاوە جوانی بە جۆر بە جۆرەکانی زانیاری نادروست بڵاوەکرێتەوە ئەمانە ئەبن بە پاشخانی ئەوەی کە ئەم جۆرە ئەم نەمەتە لە میدیا و ئەوانە بێتە پێشەوە و خەڵک متابعیکە طبعا کاک ئەوڕێ ئیسماعیل پرسیارێکی کردووە لەسەر مەسلەی ئەمنیی ئارا جۆرێک لە کارکردنێ ئەمانە کاریگەریە بێ ئەوەی تری پەیوەندی بە تورکیا بوو لەو تەوەرە تێپەڕین من لە ڕاستی پێم وایە یعنی یەکێک لە ئەمە یەکسەر ئێستا داخلی تەوەری دووەمە بین لە بڕی چەند خولەکێک ماوە بەرنامەکە شەما داخلی تەوەری دووەمە بینەویش ئەوەیە کە تەوەری چوارەم کە بریتی بوو لە مەسلەی ینی هین لە مەسلەی کرێکاران و داواکاریەکانیان لەم ساڵدا و ئەوەی کە لەم ساڵ لە یەکی ئارە و لافتانەی کە بەرزەکرێتەوە زۆرتری شت کە دەبێت چیتیابی یان خۆمان تەسەوڕەکەین کە چیتیابێت من پێم وایە بابەتی ئەوەی کە مەسلەی یعنی ڕوبەڕووبوونەوەی شەڕ لە ئاستی دنیاە و لە ئاسی ناوەخۆیە من پێم وایە ئەمە دەبی یعنی بیر بکەینەوە ئەمە چۆن هەوڵ بدرێ ببێ بە بزافێکی کۆمەڵایەتی و نەک بۆمانە ئێمە لە توانای ئێمەدا لە ڕاستی بەڵامی چێکە لە بابەتە زەروریەکان بەشی زۆری حکومەتەکان لە دنیا لە ڕاستی ئێستا حکوومەتی دموچاو ناشرینن خەڵک لێیان بێزارە و بە حکوومەتی کۆمپرادۆر دەناسرێن ئێستا ناڕزایەتی کۆمەڵایەتی سەرتاسەری بەرامبەر بە دەسەڵاتەکانەیە بەهۆی کاریگەری لێکەوتەکانی لیبراڵەتی نوێ سە خەڵک هەموو ئەزانێم حکوومەتانە حکوومەتی کۆمپانیاکانن بە دیوەکە و بە دیوەکەی ترە حکوومەتەکانی ئەم ناوچێش بۆ حکوومەتێکی کۆمپرادۆر بەجێ لە جۆرەکە یانەوەی پێدەوتێت دلیل ئەمە لە ڕاستی هەندێزار جۆرێک لە باڵێن جۆرێک لە زەرورەتێک بۆ کاری سەرتاسەری لەسەر ئاستی دنیا یانەوە پێدەوترێ کاری تێکۆشانی نێونەتەوەی و مەسلەی کارکردنی بەیەکەوە و دروستکردنی زەپەی هاوبەش بە پێی هەبا هەر بارودۆخێک لە هەر ناوچەیە کە من پێم وایە ئەمە تایبەتمەندی هەر ناوچەیەک ئەمە خۆی فەرزەکاتن دەبێتە یەکێک لەو پرسانەی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە ئەمە من لە هەمان کاتدا مەسلەی کرێکاران لە یەکی ئایاری ئەم ساڵە مانەوە لەو ئوسلوبەی پێشتر لە ڕاستیە بیرکردنەوە ئێستا بۆ نمونە لە دروستکردنی شێوازی کاری سندیکایی تازەتر و لەگەڵ گۆڕانکاری لە پێکاتی چینایەتیان هەندێزار بەرژەوەندی جیاوازی لەناو خودی ئەم پێکاتەیە دروستە بێ ئایا دەکرێ ئەوەی پێدەوترێ کرێکارێکی یەخە سپی و یەخە بۆر لە یەک سندیکایە بن ئایا ئەمە هەردووچان یەک جەوهری چینایەتیان هەیە یان ئەمانە لە ڕاستی پێویستی بە زۆرێک لە تەصنیفکردنی تر و بە هینێکی ترکەمە کاتی خۆی زۆر لە مارکسێتە باسی ئەم لە مارکسیزمە باسی ئەم بابەتەش کراوە کاتی بەرنامەکە شمال بەرەو کۆتایی ڕواگەر لە خوڵەکێک دوو خڵک تێگەشتنی خۆت بدەیت من پێم وابێ لە دۆخی ئەم ڕۆی دنیاە کە قەیرانێکی فراوان بڵاو بۆتەوە بەشێک دڵە ڕاوچێ و دڵە ڕاوچەیە کە ئێمە بەهۆی شەڕۆ تووشی هاتوین هەندێک لە ڕاستیە ئەو مەسائلانەی کە ڕۆژانە ئێمە لەگەڵی بەرەڕووینەوەوانە لە بەرچاومانە داپۆشیانی تۆ کاتێک لە ئەوروپایە ترسیەوەت هەیە کە ممچینە شەڕینەوەوی بێ لە شوێنێکی وەکو سویدا گرانبوونی بازار بەم ئەندازەی کە ئێستا هەیە زۆر سەرنجڕاناکێش لە ئەڵمانیا و لە فەڕەنساش بە هەماشیوە ئەمڕۆ ئێمە دەرگیری دۆخێکی لەم بابەتین بەڵام حقەتەکەی ئەوەیە کە من وایە بینم کە ئەم یەکیارە و یەکیارەکانی تریژە بێ بۆنەیەک بێ بۆیکەوە ئەو شەڕەواقعی کە چینی کارگەر لەگەڵ ئەم سیستەمایە هەتی ئەوە بچێتە پێشەوە ئەوەی کە لە ئۆکرانیایە کرێەوەی کە لە کوردستانە کرێەوەی کە لە مەسەلەن لە ئەسیوبیایە ئەنجامەدرێ لە سۆمال ئەنجامەدرێ ئەوەی کە لە وڵاتانی لە شوێنی لە یەمەنە ئەنجامەدرێ و شەڕانی کە لە سەر تاسەری دنیا هێوەوانە لێککەوتە و بەشێکی ئەو شەڕە گەورەیەن کە
سەرمایه‌داری جیهانی بەسەر چینی کارگەرا سەپاندوێتیە بێ بەم معنایەتی بگێت ینی ئەو فیشەکانەی کە ئەمڕۆ لە هینەتەقێ لە ئۆکرانیا تەقێ و چەکی لێ بەکارێنرێ و ئەمانە پارە و پول و سەروەت و سامان و پاروی دەمی مناڵەکانی ئێمە لەوێ بەخەرجەدرێن بۆ کوشتار و کوشتارکاری ینی ئەمە ئەبێ ئاوا بیبینی ئەوانی کە لەوێ ئەمرنەوە کوژێن برا خوشتی ئێمە چینی کارگەرن یعنی بە معنایە سێدی بکە بەم چاوە بیبینی و بەڕاستی لە بری ئەوەی خەمی ئەوەت بێکام شەڕە فراوان بێتەوەوانە بێم شەڕەکە لە وڵاتەکانی خۆتا دەرگیری دووە حەقەتەوەیە ئاواش ئەکرێ ئەم شەڕانە کۆتاییان پێبێ ئەگەر چینی کارگەر لە سەر تاسەری دنیا لە بەرەیەکا کۆ بێتەوە بۆ خواستە سەرچەکانی ئەم چینە لە دنیاە لە دەوریە کۆ ببنەوە ئەو دەم ئەتوانێت سوپەرێکی زۆر قایم بێ بۆ بەرگرتن بە ئەم شەڕ و کوشتارێکە لە دنیای ئەکرێ من ئومێ دەبینم لە ئەمریکا جوڵانەوەی کارگەری زۆر خەریکە بەرەو پێشەچێ لە ئەوروپا و غەربە بەگشتی بڕابوونەوەیەک هەیە ئاگاداربوونەوەیەک هەیە بەم دۆخە بۆ ئەمە توانێ هەنگاوی زۆر جدی بێ بە تایبەتی ئەمریکا توانێت پێشڕەو بێ لەم بابەتەوە ئەم جارە ژوو چۆن لە جارانە لە جوڵانەوەی کارگەریە لە سەدەگانی پێشووترە ڕۆڵێکی زۆر بەرجەستەی هەبوو ئەم جارە دەتوانێت ڕۆڵێکی بەرجەستە بجێڕێتەوە و ئەمەیە ئەتوانێت بەڕاستی بربەم دۆخە بگرێەوە من پێم وابێ ینی تێکۆشانی نێونەتەوەی چینی کارگەر ئەمڕۆ لە نانی سەر سفرە زەروریترە مەسەلەکار تەنها شیعار نییە بە شوێنەوە بگەڕین کە چۆن ئەم هاوبەندیە دروست کرێ ئێستا کە شەڕ لە کوردستانە بەرەو پێش بە خەتەرێکە لەوانێ بێتە پێشەوە ئایا بەڕاستی چۆنەکرێ بەرەیەکی ئینسانی لەم ناوچەیە بەربەمە بگرێ ینی بە ناسیۆنالیزم و بە مەسایلی کوردایەتی ئەوانە بەربەم شەڕانە ناگیری حقەتەکەی ئەوەیە کە ئەوەی کە ئەتوانێ بەری پێ بگرێ خۆزیە ئەوانەی شمال خۆزیەوەی ئەو برادرانە ناسیۆنالیزم بووە لە ڕاستیە ئەوەی ئەم برادرانە شتێک نییە ناسیۆنالیزمی شەماڵ دەست خۆش من پێم وایە ینی ئەمە دیکەمە ینی ئاخیر قفلی بەرنامەکە لە کاتێکە ئێمە باسی هەموو ئەو دیوە با بڵێن خراپانەمان کرد لە یەکی ئایاری 2022 ئێمە هەر لەم ساڵە لە کۆتایی ساڵی ڕابردووە ئێمە بزوتنەوەی چەب لە ئەمریکای لاتینە بە جۆری شترە هەڵسایەوە هەرەوەی تۆ باست کرد ئەمڕۆ چەب لە ئەمریکا لە ڕاستیە تەنانەت کاریگەری لە ناو خودی دیموکرات و کۆماریەکانەوە بە تایبەتی دیموکراتیەکان هەژمونی چەپ سەبر لە ناو ڕاوێژکارەکانەوە لە ڕاستیە دەخشێەوە لە ناو کۆنگرێسە و لە ناو لە باری فکری سیاسی و ئەمەش ڕەنجی داوەتەوە لە سوسیال میدیا و لە ئاستێکی تۆرا و جۆرە و بەگشتی تری لە ڕاستیە ئێستا خەڵکی تر یعنی من ئێستا لە کوردستان خەڵکی تر دەبینیم ناو هێزە ڕاستڕەوەکانن ئێستا جارێشتر دانێ باز لە مەسەلەی چەپ و لە مەسلەی یعنی تێکۆشانی چینایەتی لە کۆمەلگاکەن یعنی خەڵک خەریکە خۆی تێبگا یعنی ئەم خەیاڵی کە دەوترا سیستەمی سەرمایه‌داری کۆتایی مێژووە و لە ڕاستیە کۆتایی مێژوو نەبوو ئەم کۆتایی مێژووە ئەو هەموو ڕۆژ لە قەیرانە و ئەم قەیرانە تا چەند من دەست بگرم بەڵێم دەست بە کلااوەکەی خۆم بگرم هەر لە دەرگاکەمەدا و ڕوبەڕووی چێشەم ئەکاتەوە تەنیا بە ڕوبەڕووبوونەوە و خستنە ڕووی بەدیل ئێمە دەتوانین لە ڕاستیە ڕۆمان هەبێ لە کۆمەلگایە دەستی جەناوت خۆش شەماڵ و سپاس بۆ لەگەڵمان بوون بە کۆتایی پێبێنین هیچ شتێک نەماوە بن تقریبا ئەزان بەرنامەکەشمان بەرەو کۆتایی چوو کاتەکەمان تەواو بوو بە بینەرانژ لەوە زیاترمان دوور نەکەین من دووبارە پیرۆزبایی یەکیار لە هەموو بینەرانەکەم مێدەوارم لە هەر جێیەکەن لە ئایاریش کۆدارە بەشدار بن و ئەوانش کە لە ستۆکۆڵم نەگەژوان لە دەنگمە وەرن بۆ حوزبی با پێکەوە ئەو ڕۆژە لە دەوریە کۆبینەوە و ئەو خۆپیشاندانە بکەین ئێوە لە ناو گەڕەکەکانێکن شەماڵ ئەم جارە لە گەڕەکی خۆمانێکین ینی ئەم یەکی ئارەمان پاژەوەی کە لەوەی سەرتاسەرەکە تەواو بێت دوای سەعات 3 لە گەڕەکایکەین لەوانێک کە بەشداریش بوون لە سەرتاسەرەکە توانم بێنەوە گەڕک بەڵام پێمان باشە یەکی یار بچێتەوە گەڕک بچێتەوە لای ئەو کارگەرانی کە هەموو ڕۆژێک کارەکەن و لەوانەیە ڕۆژەش هەر لەسەر کار بن کە ڕۆژی یەکشەمەژەکە بەڵام ممکنە بەشێکی زۆری ئەو ناوچانەوەنە دۆخێکی نالەباریان هەیە ممکنە یەکشەمەکانیش کار بکەن ئەمانە یەکی یار بڕات بۆ ئەوێ لەوێ بێ نەک تەنها بۆ
مەسەرەن کە خەڵکانێکی چەپ یا خەڵکانێکی مرەفە بەرحاڵ یەکی یارەکانی سەرجادەش سیمایەکە کە ئەبێ احتیفازی پێوە بکرێ بەڵام وازانین کە ئەم جێگا چەپەکانە ئەم شوێنانە کە هەژاری تیا بێدا دەکا ئەبێ یەکی یار بگاتە ئەوێژ لەوێ بێ لەوێ جێپی خۆی بکاتەوە. دەستان خۆش شەماڵی وادارم یعنی هەم لە لای ئێوە هەم لێرە ئەم جارە لە ئاستێکی فراوانتر لە ئاستی کۆمەڵایەتی مشارەکە بکرێەوە بێگومان هەمیەکی ئارش دوایین وێزگەی تێکۆشان نیە تێکۆشان و ململانەیە بەردەوامە بەڵام هەر بۆنەیە کوار کاتێک دێتە پێش ئەمە دەبی بیر بکەینەوە چۆن بە باشترین شێوە لە پێناو ئینسانیەت لە پێناو زۆرینەی زۆری کۆمەلگایەمە بتوانین بەکاری بێنین تا بێگومان ئەم زنجیرە بەرنمەیە لەسەر بابەتەکانی تری پەیوەندیدار بە ژیانی جڤاچی پەیوەندیدار بە مەسەلەی کرێکاران و دواتر ئێمە خوێندنەوە بۆ ئاستی ناڕەزایەتیەکان شێوازی یادکردنەوە لە هەفتەی داهاتوش بامان شێوە لەسەرم تەوەرانە بەردەوام دەبین. کاتێکی خۆش بۆ بینەران هیوادارین ئەمانەی کە سەبسکرایبی کەناڵی هیوایان نەکردووە لە یوتیوب سەبسکرایبی بکەن. جارێشتر شەماڵ گەرمیانەکەوتەنی مانوو نەبی و کاتێکی خۆش بۆ ملایەک هەر بژیت هەر بژیت توژبان و نەبی سپاس.